ئیمڕۆکو ژنێکی کورد لەم ئاگرەیە لەم جەژنە پیرۆزەیە بەشداریم کردووە وەکو ژنێکی کورد. هیوادارم هەموو کورد لە جەژن و خۆشییا بێت، هەروە ئیشەڵڵا لە خۆشییا بن. گەلی کورد هەموو کات لە ڕۆژە ناخۆش و چەساوەکانە هەر گەشاوە بووە، هەر جەژنی خۆمانمان کردووە. ئیشەڵڵا هیوادارم هەموو کورد لە خۆشی و لە جەژنا بێ. ئیشەڵڵا هیوادارم هەموو هەر چوار پارچی کوردستان هەر لە خۆشی و شادیا بێ. سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو کوردێک لە هەموو لە ئێرە و لە هەموو جیهان. لە سوید هاتوومەتەوە بۆ ئێرە، بەس لەبەر خاتری نەورۆز هاتمەوە بۆ ئێرە، چکە هیچ کاتێک لە نەورۆز لێرە نەبووم. زۆر پێخۆشحاڵم کە ئاوا هەمووی جلی کوردی ڕەنگا و ڕەنگیان لە بەرایە و منیژەم لە کوردیانە پیرۆزبایی لە خۆمەکەم لە هەموو ژنێکی کوردیژەکەم کردومە بۆ نەورۆز و زۆر دڵم خۆشە و زۆر خۆشە. زۆر پێویستە کە گەلی کورد لە هەر شوێنێکی دنیاە ئەم کولتورانەی خۆمان بپارێزین. ئەگەر نەورۆزە یعنی نەورۆز بکەین بە جوانی و بەڕێکپێکی لە هەر شوێنێکین، جلی کوردی خۆمان لەبەرکەین و ئەم لە کوردیانە کە بەڕاستی فترەیەک نەمابوو. بەس ئێستا سوپاس بۆ خوا دروست بۆتەوانێ و هەموو کەسێ حەزی لێیە و جلی کوردی لەبەرەکە و زۆر جوانە و زۆر خۆشە. بەڕاستی گەلی کورد لە هەموو بارودۆخێکە لە ناخۆشیمان زۆر بینەوە بەداخەوانێ، بەڵام سوپاس بۆ خوا ئێستا زۆر خۆشە، وڵاتەکەمان زۆر خۆشە، ئارامی و سەقامگیری لە هەموو لایەک سوپاس بۆ خوا هەیە و تاتوانین زۆر بە خۆشی بینە دەرەوانێ بەبێ ئەوەی ترسمان هەبێ لە هیچ شتەیە و کولتوری خۆشمان پاراستۆ لە خوا بەزیابێ و زۆر سوپاس بۆ خوا کە ئاوا خۆشە، یعنی زۆر خۆشە. نازانم یعنی چی بڵێم، زۆر خۆشە ئێستا کەون ئاوا لێرەم و نەورۆزم کرد لێرە. سپاس بخوا ئەم ساڵ زروفی خەڵک زۆر باشترە، خەڵک زۆر بەخۆشی ترەوە هاتووە، زۆر دڵخۆشترە و منیش هاتووم لەبەرەوەی ئەمە کەلتورێکی زۆر جوانە. هەموو ساڵە لە مناڵیمەوە هاتووم. خۆی بەڕای من ماسەرم هەیە لە تەندروستی دەرونی و یعنی زۆر لەسەر کەلتوریش زۆر خوێنومەتەوانێ. ئەم جۆرە یادکردنەوەانە، ئەم جۆرە مناسەبانە زۆر ضرورە، خصوصاً بۆم جیلە تازانەی کە یعنی نەهامەتیەکانیان نەبینیوە. بەڵام ئەمە زۆر باشە کە بیریان خاتەوە کە ئێمە هەتەوەیکین هەر هەین هەرە بین جوانین بەیەکەوە جوانین بە مناسەباتانەوە جوانین دڵخۆشین. ئەکید ئێمە ئەگەر خۆمان یەکگرتو بین لە بینی خۆمانە و یعنی کە ئەمان بینن ئاوایی هەمومان لێرەین، هەمومان بەیەکەوە کوردایەتی خۆمانمان خۆشەوە، خاکی خۆمانمان خۆشەوە، ئەکید خۆی باشترین وەڵامە. یعنی هیچ شتێکی تری نابێت. زۆر کات ینی خەڵک ینی شەڕەکە، بەڵام ئەمەش جۆرێکی ترە لە شەڕ، جۆرێکی ترە لە جیهاد، جۆرێکە لە کیفاح. بەڵێ ئەکید کە هەموو ساڵە لەم ڕۆژە یادی نەورۆز دەکەینەوە، ڕۆژێکی بۆنێکی زۆر خۆشە و هەموو ساڵێ من ئامادەم لە مامەیارەیە. نەورۆز ڕۆژێکی زۆر خۆشە، بە تایبەتی کورد هەرێک ڕۆژمانەیە، ئەویش نەورۆزە کە خەڵک بەجلی کوردی و ئاڵاواڵاوە یەتە دەرەوانێ و کەیف و خۆشێکی زۆر بەسەرابا. وەڵایی کورد قەت دانانەوێنێ و سەری خۆی دانانێنێ بۆ دوژمنان و داگیرکەران. کورد لە هەر شوێن و لە هەر شار و هەر مەملەکەتێ بێ یاد و بۆنەی خۆی بەسەرەبا و کاتی خۆشی خۆی بەسەرەبا و گوێنایە بە داگیرکاری کورد و کوردستان، هەر شکاوە بێ ئاڵاکەیان. هەتاک و بەرزی نەورۆز ڕابگری هەر کەمە، هەر کورد ئەمێنێ ئیشەڵاک و بۆ بەرزڕاگرتنی کورد و کوردستان.